هەرچەند ڕێگەمان سەخت بوو، هەرچەند تەنیا و بێکەس بووی، هیوامان لەدەست نەدا بۆ دنیای تاریک خۆر بووین. ئێمە باڵمان نەبەزرێن بۆ قەفەس دروست نەبووین، ئێمە مەلی ئازادین فێرە بەرزەفڕین. ڕێبازیمان بەرناگەین سەربەرزین و نانەوین، خەونی مام لەبیر ناکەین تا سەرکەوتن نەسنەوین. ئێمە هەڤاڵی گەلین ئیرادە و زەی خەڵکین، ئێمە هاوڕێی چاوساوە و شکۆی مرۆڤیمان